ئێمە هەر لە دێر زەمان و لە کۆن و خەڵکی ئەم ناوچەیە ئەم دەڤەرە خەڵکی زەڵم بە تایبەتی خەریکی ئەم ئیشانەیە ئیشی ناوباخ و ڕبانار و ئەو شتانە هەنجیر و وشکە و گوێز و ئەو شتانە هەڵبەتە ئەوەی کە باخ و بستانی هەبێ شوێنی باشی هەبێ ئەوە ئەو شتانە ئەکا ئەوەیشی کە نیسبەت باخێکی کەمی هەبێ هەر پێوە ئەترێ و خەریکی ئەو ئیشانە ئەبێ زۆر تاکەم حدودی وا من بەبیرمێ 30 ساڵێکە ئێمە دوای ئەوە بکە باریان کردوونی هاتوتە مەجەممەع زۆرملێکان و خەریکی ئەم ئیشین و جۆری ڕبەهەناری ئەم منتەقەیشە منتەقەی زەڵم و ئەحماوە بە تایبەتی زەڵم ئەتوانین بڵێن دەرەجە یەکە ڕبەهەناری چون هەم ترشە و هەم زۆر خۆشیشە هەنارەکانی هەناری ئەسڵین کەم هەناری ساڵەخانی بەکارێت بۆ ڕبەهەنار هەڵبەتە هەناری دەوڵانی پێڵێن هەنارە سپیەکی گەورەیە دەوڵانی پێڵێن وە مەلیسی و ئەو شتانە جۆری هەنار زۆرن بۆ ڕبەهەنار بەڵام ئەوەی ئێمە بزانین ڕبەهەنار بەس لە هەنارە ترشە لای ئێمە هەناری ترش هەناری مێخۆش نابێ ئەبێ هەناری زۆر زۆر ترش بێ هەڵبەتە 12 سەعاتێک کوڵانی ئەوێ 12 سەعات کوڵانی ئەوێ ئەبێ ئاگری بکەی بۆی بکوڵێ باش خەز ببێتەوە شێوەی ڕەشی بنوێنێ و خەز بێتەوە بۆ معنایە ئیتر تەڕیتیان نامێ خەزە بێتەوە ئەو کاتێتر کوڵاوە ئەگەر ڕبەهەنار زۆر بکوڵێ تاڵە بێتەوە کەمیش بکوڵێ خەس نابێتەوە ئەبێ لە حەدی خۆیان بیکوڵێنی حتا ئەو کەفەی کە دەری ئەدا بە شێوەیەک سوورباو بێ سوورباو کە پەکەیتەوە نیاتی نیشانەی کوڵانی وشکە ساڵی بوو نە گوێز نە هەنجیر نە هەنار نەترێ ئەم شتانە وەکو بڵێ وەکو ساڵانی تر نەبوون هەنارەکە باشوو بەڵام بە تایبەتی هەنجیر و گوێز هەر نەبوو ئەوە تا گوێزەکان سەیانەکەی هەمویان وشکەڵ بوون و گەڕەلەی داون ئێمە ناوکە لە بەشە جوان جواندایە کوشین اینجا ئەیگوشین یا ئەیبێن بۆ دەستگا بەڵام ئێمە ناچینە دەستگا ئەڵێن گوایە ڕبەهەنارەکەی تاڵە بەتێن بەکرامان نەهێناوە ئەیگوشین لە ناو گونیەیەکی چاکە یا شتێکی چاکە جوان جوان ئێگوشین ئاوەکەی تەوا بێت کەس ماوە درکەکانی زانی مایسە ئاوی پێوە نەماوە یانەکەین دەرەوە ئێران ڕێژی وەکو ئێستا چۆمان پڕکردووە لە درکە هەنار کە تەوابووی تر ئەگەر ساڵەکەیشی زوو بێ درکەکانیش هەڵ ئەخێن لە شوێنێکی خۆرەتاودا وشکە بنەوە یا ئەیفرۆژی یا ئەیدەن بە خەڵکەکە حیوانوشتیان هەیە بەکارهێنن بۆ حیوانوشت و بعضێکیشی بەکارهێنن بۆ چێشتە تەڕە و ئەوانە پێڵێن تشاوی لای خۆن بەوە عینەکەن چێش دەکەن بەو هێنانە چە هەنارانە کیلۆ 100 کیلۆ هەنار هەبێ ڕەنگە 7 کیلۆ 6 کیلۆ 7 کیلۆ ڕەبانایی تیابێ لە 100 کیلۆ هەروەڵا ئەگەر دەرچی 7 کیلۆ